یارانە کوردەوار وەختتان وەخەیر. لە چوارچێوەی کارە سیاسی و مبارزاتیە لە کوردەوار بە دەستاویزە جەلسەی معارفەیە مەلا بەختیار لە کتێوەکەی خۆیان و فەزایەک کە دروستی کرد ئەم اتفاقە ئێمە ئەمڕۆ دیبەی تێکمان ئەبێت کە بۆ یارانە ڕاپەڕین وەکو دەرسە هەروە بۆ تەمامە خەڵکە کوردەوار. چون لە جلسەی معارفەی ئەم کتێوە مەلا بەختیار هەنێ قسەکاوە جواوە هەنێ حەجمە ئەداتەوە، ئەمە کەسێکی وەکو عەلیە جەوانمەردی مسادرە بە مەطلوبی کردگە و هاتگە ئالەگرا بۆ خۆی لەم ئاوە گڵاڵوودە ماسیە بگرێ، هەر بۆ خاتری ئەوەی کە ئێمە دەسە شارڵاتان ڕوو بکەین تا نەتوانن لە هەر تەبوو تاوبێک و لە هەر شدەتێکی فەزای مەتبوعاتیە نیاتە خۆیان جێبەجێ بکەن، ئەمەتانە بۆ واز بکەین. عەلی جەوانمەردی یەکێک بۆ میهەنارد نووساوێتی کولتورە ڕژیمە مەلاکانە ئێران بەهۆی چه کەسانێکەوە لە باشووری کوردستان پەرەدەستێنێ. خۆ تا بزانین بەهۆی چه کەسانێکە و پەرەدەستێنێ ئەم کولتورە چییە؟ مەلا بەختیار باوجی ڕاستوێژی ئەدات. ڕاستوێژی تەوەجۆ بکەن لە کەلەماتێک کە بەکاریەوە ڕاستوێژی. نووسینەکانی مەلا بەختیار جێگەی سرنجن. هەموو ئەو کەسانەی ڕاستی و حەقیقەت ئەڵێن ئەکەونە بەر تیر و تانەی کۆیلە و نەزانەکان. ڕاستی و حەقیقەت تۆ هەروە ناتوانی بێژیتی. تۆ یا شاهدە عینیە ڕووداوێکی کە خەریکی بۆ ئەم ڕووداوەی کە بەحسی ئەەکەی شاهدانێکی تر تێری کە ڕاستیە کەلامە تۆ دەرئەخەن، یا تۆ لە منتقە کەلام استفادە ئەەکەی، یعنی لە ئەبزارێک کە ئەتوانێت تەشخیصە ئینسانەکان لە سەحەتە کەلامە تۆ بواتە سەرەوە. ئەوە منتقی قسەکردنە، یعنی تۆ بە تەعاریف و ئیستدلالات قسە ئەەکەی و وەختە تەرەفە مقابڵت بە ئیستدلالات و تەعاریفە تۆ گوێ ئەدات بەو نەتیجە ئەگات کە ئێشێ بگات و ئەو کەسەی مەبەستی هەست ئەو کەسە بەو نەتیجە بگەینێت. بزانە ئەگەر لەگرام منزورت خۆتە ئاغای عەلی جەوانمەردی، تۆ ڕاستی نایژی، تۆ شایعات بڵاو ئەەکەی، تۆ بوختان بڵاو ئەەکەی، تۆ دەستگاهە پرۆپەگاندای دەوڵەتی ئێرانی ڕاستی نایژی، تۆ هیچ دەلیلێ ئێرائە نادەی، تۆتی بە خەڵکی ئێژی لە پشتە پەردەوە چواردانە فەرماندەی سپاهی پاسداران تەکە توە ئرتباتیان هەزووە بە تۆ خەبەر ئەدەن و ئێوە بێن ئەم ڕاستیە قبول بکەن لە تۆ نە منتقێکت هەست لە کەلامتان، نە دەلیلێکت هەست، هەر لە خۆت و بە شایعە پەراکەری خەریکی فەزاکە بە نەفع ئەو کەسانەی کە تۆیان ئەگیر کردگە ئەخونجنی. عەلی جەوانمەردی تۆ کەسێک بووی کە مستەفا سەلیمی تەسلیم کردووە درۆتوت و لەم کارە شەریک بوویت، تەکە سیروان حەمەیمینە لە ژێری دەرچوویت، هەڕات کرد، جواوت نەداوە، وتت هەک کریاگم دەرچوویت. تۆ لەسرە ماجەرای کەنیشکەکە گرتوود وتوت کە هاتگە تێرۆرت بکات درۆتوت، شارڵاتانیت کرد، کڵاوبەرداریت کرد. تۆ لە خەبەرە درۆزنانەکە بابەتە تەجاوزە سێ کوڕ تەوەسۆتە یەک قازیە دەوڵەتە ئێرانی لە شارە سنا درۆت کرد، شایعە پەراکەنیت کرد، بوختانت بەست. بۆ خاتری چی؟ بۆ خاتری ئەوەی کە لە ڕۆژەڤا بمێنی. تۆ خەبەرهای فەیکە جەنجاڵیە ئاوا ئەدەیتە دەرەوە بە نەفع دەوڵەتە ئێرانی و ئیرادەی مردمە ئێمە منحرفکەی لە ڕاستای دەوڵەتە ئێرانیە. تۆ دەستگاهە پرۆپەگاندای دیگەرانی، تۆ حەقیقەتێکە پێ نییە. مەلا بەختیار ئەگەر مەطلبێ ئەنووسێ بە ناوی خاتراتە مەلا بەختیار، ڕاست و درۆویە ئەم داستانە ڕەبتی بەو ئاغا هەست، چون ئەو تاریخی زندگی کردگە. ئەمە ئەو تەحلیل ئەکا مەسائلێ مەترحەکە و دیگەرانێ لە بەرامبەریا تەرح مەسائلێکی تر ئەکەن و لەم وەسەتە کەسە بێتەرەف قەزاوەت ئەکا کە کێ خەریکە بەشێک لە حەقیقەت ئێژێ.
تەوەجۆ بکە ئەمانە ئەبزاریان هەست تۆ هەروە ناتوان بدەویتە ناو مەیدان و هەروە شلوقی بکەیت تۆی شوێتە ئەو کەسانەی کە فقط جمێن ئەدەن تەوەجۆکەی تۆ بێڕێزی بە جمێندان متەسەوری وەگەرەکتە ئەمە بکەیتە ناو زەهنە مردم ئەزانی کێها کولتوری جمهوری ئیسلامیان داگە بە مردمە ئێمە ئەوەی کە نەیهێشت سەتحە زەهنیەتە مردمە ئێمە بڕواتە سەر و سرە لە ناسرە تەشخیص بدا ئەوەی کە سنسۆرەکانی مردمی ئێمەی لە سەتحیا هێشتۆ لەو ئاستە هێشتی وە نەیهێشت ئەمیقتر بوێت لذا ئێوە بوون کە هەرچی شتە هەرچی سفاتە تحتە ناوە جمێن فرۆشی داتانە قەڵم جمێن فرۆشیە زانی یعنیکی یعنی ئەو کەسەی تۆهین بە شعورە تۆ ئەکا یعنی ئەو کەسەی ئەلا ڕقمە ئەوەی لە کەلەماتە شیرین و شەکەر و شەربەت و زەریف و قەشەنگ و نازەنین و ئەسمەر و ئەمانە ئیستفادە ئەکا کە قەشەنگن وەکو خۆشبۆ و ڕێحان و ڕەشە ڕێحانە و گوڵە سوور و چەپکە گوڵە سوور لە پشتە ئەم قسانە کە ئەیکا گەورەترین کڵاوبەرداریە تاریخی بۆ تۆ ئەکا وجودت ئەدزێ کەرامەتە ئەدزێ ئەتخەڵەتێنی منحرفە ئەکا بەمە ئێژن بێفەڕتەرین قێزەونتەرین ئەماڵ تەوەجۆکەی من ئیمشەو تیکەیەکی بچووک لە کتێوەکەی مەلا بەختیار ئەخوێنمەوە وە مەلا بەختیارە دەمە بەرە پرسیار با بزانی لەو حەلیمە کوردستانە نێتیایە بتوانێت جواوە مەلا بەختیار دروست باتەوە نێتیایە بە تەمامی دکتۆرەکانێک کە لەو جەلسەی معارفە کتێوە مفتیان پێدا کە بیخوێنەوە ئوستاد جامعی فلانە کەس و ڕئیسە جامعی فلانە کەس و ناتوانن چون پرۆسەسە ئەقلی تیانە تەکمیل نەوگە چون نافەهمن کەلام تێناگەن بە شەهادە و مەدرەک و دکتۆرانیە بە پرۆسەسە ئەقلیە بە هەبوونە پێوانەس بە هەبوونە پارادایمە تۆجۆکەی ئێوە ئەقڵە مردمتان سەخیف کردگە مردم نازانێت تۆ تەوهینی پێەکەی مردم نازانێت گەورەترین فەحاش تۆی کە درۆ ئەەکەیتە زەهنە مردم کە مردم ئەخەڵەتێنی کە شارڵاتانی ئەەکەی تۆ ئوسولەن منتەقێنێ لە پشتە کەلامتا تۆ ئوسولەن پەراکەندە قسە ئەەکەی تۆ ئوسولەن قەیرە منتەقی قسەکەی هەڵیت و پەلیت بە کەسێک ئێژن قسەهایە لە دەمی تێتە دەرۆ منتەقێ تەعقیب ناکە بەو قسە ئێژن مزەخرەفات هەڵیت و پەلیت بەو قسە ئێژن چرت و پرت تۆ چرت و پرت ئەدەیتە خوردە مردم لە پشت سوورەتەکێ خەبەرنگار بوونە پس تۆ مسادرە بە مەطلوب مەکە تۆ حەکێ نیەی ئێستا من لێ ئەدەم مەلا بەختیار منزوری چییە مەلا بەختیار ئەم دیبەیتانەی ڕاپەڕین گشتی ئەوێنێت ئەو ئەفەهمێمە چێژین ئێمەش ئەفەهمین ئەو چی ئێژیت ئەوەی ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ کردگیسی و ئێوە قەڵسن پێی تەواوە ئازای گیانتان کەوت کەسە زریک سفاتێک نییە کە دوای تەحلیلێکە لە ئێوەی ئەکا دوای منتەقێکە پەیڕەوی ئەکا تەعاریفێکە ڕووی ئەکا و ئیستدلالاتێک کە تێریتیوە ئەو جار مەسادیقی لە سفاتە ئێوە ئەداتە قەوتان قەشەنگ ئەیداوە قەوتانە چەسپێ پێتان و لە قازی محەممەدتان و تا قاسم لوتان ئەمە پێی نایژن فەحاشی ئەمە پێ ئێژن نەخد بڕای ڕەدیکاڵ لە جەریانات خائنانەیە کە خەریکن بە سوورەتە شارڵاتانی خۆیان ئەفرۆشتن و بە ئومەتە کوردی بە کارنامەیە پڕ لە خیانەت وە جنایەت ئیستا تۆ بۆ هاتکیتە پشتە مەلا بەختیار لەبەر خاتری ئەوەی حەز بە پارتی ئەەکەی خۆشت تێ ئەدا لە نەوشیروان مستەفا و ئەهدا لە کێ جەلالە تاڵەبانی تۆ حەز بەمە ئەەکەی تۆ ئینسان دروزنێکی من ئیستا تەماشاکە مەلا بەختیار بە ئینسانێکی عامل دەوڵەتە ئێرانی ەزانم لە کاولی کوردەوارە نەقشێکی سەرەکی بووگە بە تایبەتی لە کوردەواری داگیرکراو لەلایەن ئێرانەوە بە ساپۆرتکردنە پڕۆژەیە فعالینە جامعەیە مەدەنی وە نخبەگانە بەرساختەی دەوڵەتە ئێرانی ئەمما نەقش و ڕۆڵی لە کاولکاریە کوردەوارە بەڕەسی ئەەکەین تبقە مەتنە خۆمان تبقە پارادایمەکانە خۆمان تبقە ئەوە بەڕەسی ئەەکەین ئیسم بە تۆ ئێژم مەلا بەختیار چی ئێژێ و تو گەرەکتە چی بۆ خوات مسادرە بکەین
لەسەر کولتورێک کە هەر ڕەخنە و ڕاستیەک بە جنێ و قسەی سوک و چروک وڵام ئەدەنەوە وەکو ئەندامانە حیزب دموکرات و وەکو خوات و توخمەت و ئفترا و ئەمانە کار تۆ 3 ساڵە پێش وتت ئێمە ئامنە سپای پاسدارانین چوید نامەی شەجاعل کرد بعد وتت سەنەت تێرمە و نەتهاورد وەکو تۆ دەقیقەن وەکو ئەندامانە پەکەکە وەکو فعالین جامعەی مەدەنی وەکو ئەندامانە ئەم حیزبانە کۆمەڵە دموکرات گشتیان وەکو تۆ ئێوە حج کامتان چارە مەتنە ڕاپەڕی ناکەن چوگنە حەوزەیە حملەیە شەخسی دایک و خۆیش کە مردم دەربێرن کە یارانە ڕاپەڕین بچنە خانەیە دەمەتەقە و شەڕەجمێنتەکە ئێوە و نەغدەکەیان و فەلسەفەکەیان بچێتە ژێرە سوعال ئێوە واعەکەن مشت ئینسانە تەوسعە نەیافتک مشتە ئینسانێک کە هەنووز لە ناوە ڕەوابتە مەحدودە قەومی قەبیلەیە خۆتانە مەحدود بووگن و دنیا و پانتایی دنیا ناناسن ئەزانی بۆ مەلا بەختیار دەسە خراوێکی وەشانگە چون لەو تەرەفدارانە نەوشیروان مستەفا دانەیەکی تیانە دارای عەقڵێکی دروست و حساوی بێت بە شەهەوات و نەفسانیات و فەساد و ئەمانە پەیوەست نەبووێت کە عەقڵێکی ساڵەمی بوێت بتوانێت پرۆسەسە عەقڵی تەیە شکلی گرتوێت تا بتوانێت تەک مەلا بەختیارە بەرخورد بکە ناتوانێت ئەڕواتە خانەی شەڕەجمێن و قسەی ئەلەکی کردن و ئێستا من تێمە سەرە ئەوە و بەحسی یەکەم ئەمە دەرسێکی گەورەس بۆ یارانە ڕاپەڕین تا بزانن خۆیان چیان کردەگە خەڵکی کوردەواری ئێمە دیبەیتەکانە ئێمە ئەبیسێت ئەگەر مردم ئەوێنی فەزاکەی گۆڕیگە ئستدلالاتە ئێمە لەسەر مەتنە ئێمە جەهانبینیە ئێمە وە جەهانە کوردی ئێمە کاری کردەگە لەسەر ئینسانەکان تۆجۆەکەی ئێستا تێمە سەرەمە ئاها دیکتە مەلا بەختیار بە کتێوی چۆن فەزای سیاسیە حەلیمە کوردستانی ژەڵەژان دەگە بە کتێوێ بە هەنێ چت کشتە هایەکی عەجیب و غەریبیش نیەن ژەڵە ژیاگە تێمە سەری سیرکەن لە هەموو شوێنێک جێپەنجەی ڕژیمی مەلاکانی ئێران دیارە دەقیقەن وەکو ئێوە توهمەت ئفترا حملەیە شەخسی دەست بۆ دایک و خۆیش کە خەڵکی بردن دانە ئەنگ و بەرچەسپن لە حەوا بێ دەلیل بێ ئیستدلال تەماشاکە مەسەڵەن ئێمە هەڵەگەڕینەوە یەکێ پێمان ئێژی جاش ئێمەش جواوی ئەدەین و ئێژین دەی تۆش گەوادی خۆ دەلیلی نەگەرەکە یعنی تۆ نایژی بە چ دەلیلی بە ئێمە ئێژی جاش بەم دەلیلە منتەقێ تەعقیب بکەی و دەلیلی بێری ئێمە ئەزانین تۆ دەلیلە پێ نییە چون تۆ هیچ پارامترێکت نییە هیچ پارەدایمێکت نیوە دەسۆ کە جاشێتی ئێمە دەربخەی نێست لەذا ئەچیتە وادەیەوەی کە فقط تۆهمەت بەی جاش میژوە تۆیژم گەوات هەو بەم ڕەحەتیە دەلیلی خۆ نەگەرەک ئەمە ئەو شتەسەوە ئیستە مەلا بەختیار لە کۆنفرانسە مەتبوعاتیا هەڵەگەڕێتەوە بە قێژێتی دەلیلی خۆ نەگەرەکە من خەریکم تۆ ئەدەبەکەم مخاتەبینە ئێمە خەریکن ئەشنەون تا ئێوە هەروە بێدەلیل پابرەهنە پانەخەنە مەیدان خۆتان گەسواکەن تەماشاکە ئەم کوردەواری ئێمە بە مەلایەن ئینسانە کوردی واتیە خەریکە دەنگەکانە ئێمە واکوونشەکانە ئێوە ئەشنەفێت ئەوێنیت تۆ لەوانەیە ئیستا حاڵە خاص بوێت تۆ ڕەحات بێتۆ دەمتا بەڵام وەختێک دانەیە ئینسان گوێ ئەگرێ لە ئیفازات و شارلاتانیەت و گوێ ئەگرێ لە دەلائل ئێمە دیت هیچ کەسێ معتەرز نەبوو بەوەی کە ئێمە وەختێ نەقدە بڕایە ئەمانەکەینەوە سەفاتە بێشەرەف و قەوارە بچووک و نادروس و خائینیان پێدەین کەس اعترازی نەکرد بۆ نەیکرد چون ئێمە ئستدلالمان کرد بوو ئەم قسە ئەەکەین ئێمە مەتنە کوردیمان دانیا جەهانە کوردیمان تعریف کردو وتمان مبارزاتە کوردی چه شکلیە بعد ئیدعایە ئەمانە ئیدعا ئەکەن بۆ کوردەم کارەیانە کردەکە ئەمانە ئیدعا ئەکەن شۆڕشتێڕە کورد بگون ئەمانە نیانوت کە ئەمانە مبارزە چەپ بووگن ئەمانە نیانوت کە بۆ ئینتەرناسیۆناڵ شەڕیان کردەگە وانایژن تا ئێمە بین بەڕەسییان بکەین ئەمانە کوردائایەتی ئەفرۆشنەوە تەوەجۆەکەی ئەوە ئەفرۆشنەوە و ئەمە بووگە بە تەبلیغیان ئەی فرۆشنەوە لەزایشی منتەزرە دەریافتە زەرەباتە سەنگین ون خەیلی سەنگین
تەوەجۆت کرد دەنا بڕن بێژن قازی حەمە بوو خۆی حەیتەرانیە کرد و ڕەحبەرە کرێکارانت جیهان بوو ڕەحبەرە لزبیەنانت جیهان بوو ئێمەمان و باریکەڵا و ئافرین و بۆ خۆتان و حەزی پێ بکەن نا ئەمانە ئەم قازی محەممەدیانە بە عینوانە ڕەحبەرێ کاریزماتیکێ داستانێ کورد بازی ئەفرۆشتەوە داستانەکە مەسە ئێستا باوێنە سەر مەلا بەختیار کتێوێکی نووساگە وە کتێوەکەی داگەسە دەرە و بەرادەرانە تەرەفدارە نەوشیروان مستەفا حەملە ئەکەن و مەلا بەختیار کار کێشاگی سێجێگەیە عکس خانمە مەلا بەختیار بە ناوە میدیا خانم کە من چاوم کەوت بە عکسەکەی بە شمارە تەلەفۆنەکەی و بڵاویان کردگەسەوە کە گویا زەنگ بدەن بۆ ژنەکەی مزاحمی بوون و چرت و پرتی پێبێژن و فشار بێرن بۆ مەلا بەختیار بچێتە دواوە کام قسانە نەکا ئەوە فەزای ئێوەس فەزای حیزبەکانە ئێوەس فەزای ڕەحبەرانە ئێوەس فەزای ئەو کارنامەسەوە مەلا بەختیار بەشێکی وتکە تەوەجۆکەی فەزای شەڕە کۆمەڵە و دموکراتە فەزای شەڕێکە کە کۆمەڵە و دموکرات بەرعەلەیه ئومەتە کوردی کردیان نە دەوڵەتە ئێرانی ئومەتە کوردی کردیان تێمە سەری ئیستا بابێن ئەمە بەڕەسیکەین چون ئەمە دەرسێکە بۆ یارانە ڕاپەڕین بۆ یارانە کوردەواریش مردم فێر ئەوێت لەم چاڵەشانە لەم لێدانانە فێر ئەوێت ئەگەر ئەمڕۆ مەلا بەختیار ئەناڵێ بەدەسە ئەوەی کە مردم جمێنی پێئەدەن مقەسەر خودە مەلا بەختیاریش هەست ئێوە مردمتان سەدحی بار هاورد ئێوە مردمتان بێسەواد بار هاورد ئێوە مردمتان جۆرێ بار هاورد پرۆسەسە ئەقلیتە سوورەتی نەگرت و ئێوە بە میدیای فاسد و شەبەکەهای ئیجتماعی فاسد ئینسانە نەزۆکە بێ ئەقڵتان دروست کرد کە شەرمی لە خۆی نەکرد وەختی هات دەمی وا کرد فکر نەکا لەسەری ئەکەوێ مردم بە ئەحمەق تەماشای ئەکا وەختی کاورا بە حماقەت خۆی ئشرافی نەبوو بە ڕاحەتی دەمواز ئەکاوە خۆی ڕسوا ئەکا تەوەجۆکەی ئێوە مقەسرن لە نەزۆکی ئەم جامعە ئێوە مقەسرن کابرا بە جەهالەت خۆی پێی نەبردگە ئێوە بە پۆپولیزم بازیتان و خەڵک گەوجاندنتان خەڵکتان وا پێکردگە پس ئەمە ئەواقبی ئەو کارەسە خۆتان کردتان خۆتان واتانە کرد بەم مردمە تاتۆ دەمەکەی تۆ قسە بکەی کاورا 50 دانە جمێنی فڕەداگە بێدەلیل 50 دانە تۆخمەت و ئفترای فڕەداگە بێدەلیل بدون استفادەکردن لە هیچ منطقێک هەروە فڕێداگە بۆ چون خوددا و ئینسانە ئوسوولەن فکر ناکات لەسەری ئەکەوێت ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆوا لە ساحەتە یارانە کوردەوارە ئەزانێ ئینسانهای زیرەک دانیشتگەن وە گوێ ئەگرن من تا ئەوەی کە کامنتە ناشیرینە ئینسانهای قەوارە بچووک بوێنم و بە بەرچاوم بکەوێت بڵۆکیانەکەم جابێن حاڵەتە ئینتحاری خۆتان شخصیەتە خۆتان کرامەتە خۆتان دەریخەن تەماشاکە ئێمە لە ڕاپەڕینە ئاگاهانە قساکەین خاس قساکەین پوتکەکە واوە دەستمانە ئەو بوتە ئەو وەوی دەڵقیانە و عروسەکە خەیمە شەبازیانە ئەو منتەرانەی کە ڕەهبەرانە ئێوەس قەشەنگەی هاڕین قەشەنگ یعنی وا لێ ئەدەین کزت لێ هەڵسێ دیکتە خۆ دەستمان نەپاراستگە لەمە بەعدیش نای پارازین بابێنە سەرە قسەکانە مەلا بەختیار سەبابێنە سەر قسەکانە مەلا بەختیار تا بزانین چۆن عیدێن نەزۆک گەرەکیانە مسادرە بە مەتروو بکەن و لەم فەزا استفادە بکەن و خۆیان موەجه نیشان بدەن و سابەتی بکەین ئەمانە کێن ئەمانە کێن و دوو سێدانە انتقاد و سوالیش لە ئاغای مەلا بەختیار دەرمەوردە هەرم کتێوێ بکەین هەرم کتێوە ڕۆڵ و ڕەنجی ژنە سەلار و سەنگینەکان پیاوە مەرد و میهرەبانەکان
ئەمەش ئەدەبیاتە دیوانیە ها ئەدەبیاتە چاپلوسی و دیوانی کابرایە لە ئەوەڵ و هاتکە بوو کتێوێک کەمانە دەم لە ئاکادیمیسیەن بوون و ئەمانە دەن حرەکەتێکی پۆپۆلیستی تەوەجۆ بکەن لەم بەشان و باڵ هەڵدانە بەسەر هەردوو چاوی مێژووەوە دیارن ئەم کێبەڕێن ما و ڕێبازێکی نوێی نەری شکێنیە لە نووسینەوەی مێژووی ململانیەکان و خستنە ڕووی خەباتێک کە بەداخەوە هێشتا کوێریایەکی سیاسی و زانستی و مۆرگێکی مرۆڤگەرا بە تەواوی ڕابردوومانەوە پەنهان و نادیارە بەڵێ ئەمڕۆ لێرەین لەبەردەم ئارەقەی نێوچەوانی شۆڕشێکداین لەبەردەم کۆچانە پەرژ و ئاساکەی مام جەلالداین لەبەردەم ڕۆحی سەوزی شەید کام گۆچانی مام جەلال ئەو گۆچانە وا بێجگە لە نەو شیروان مستەفا ما بەقیە ئەندامی یەکێتی پێ کوتەک کاری کرد و ئەو گۆچانە منزورتە بێسن ئارام داین لەبەردەم سەدا و سحری مرۆڤ داستانەی ئازاد هەورامی داین لەبەردەم زنجیرە پڕەیەکی کێو ئاسادا هەر یەکەیان دامیاوی داستانێکی لێ دەتەقێ هەر یەکەیان خوێنی شەهیدێکە و ئەم ئازادیەی ئەمڕۆ لەفز شەهید لەفزێکی ئیسلامیە تماشاکە ئەم ئاغا کتێوێکی نووساگە لە ناو ئەم کتێوە بە پەرامێترەکانە دنیای نێئۆلیبراڵی تەئەکی دەکەمەوە پارەدایمەیە مەلا بەختیار بۆ نووسینە ئەم کتێوە دنیای نێئۆلیبراڵی و ئەرزشەکانە لیبرالیزمە دموکراسی و حقوق بەشەر وە کۆنڤانسیۆنەکانە ژەنێڤ وەکو کۆنڤانسیۆنە منعێ کوشتنە دیل وەکو پرۆتۆکۆلە ئیلحاقیە کوشتنە دیل 1977 وەکو قەوانینە مارتین کلاوس کە بەحس لە وجدان و لە ئینسانیەت ئەکا وەکو ئەمانە پس پارادایمەکانە ئاغای مەلا بەختیار چین نێئۆلیبرالیزمە لەسرە ئەرزشەکانە جەهانە نێئۆلیبراڵی خەریکە قەزاوەت ئەکا وەقسە ئەکا بەو بەزەقی ئەمانە لە مەفاهیمێ وەکو ئاکادمیسیەن ئاکادمیک وەکو دموکراسی وەکو بەهای دموکراسی وەکو ئینسان وەکو مافە ئینسان و مافە ژن ئەمانە ئەوێنیت بە عەقەبەیە چەپ و بە عەقەبەیە چەپە ڕادیکاڵۆ تێنە سەرە ئەم قسانە پس مەلا بەختیار یە پارەدایمی وا لە دەسیا کە قسە ئەکا یەک پێوانەیە وا لە دەسیا بەر ئەساسە ئەم پێوانە حکم ئەدا و ئێژێ فڵانە چ جنایەتە ئەنە جنایەت نییە ئەگەر ئەم پرۆتۆکۆلە ئیلحاقیەی نەوێت ئەگەر کۆنڤانسیۆنە ژێنەڤە 1949 نەوێت ئەو جار مەجبورە بچێتە ناوە ئەخلاقیاتە کوێ ئەخلاقیاتە ئیسلامی تا سابەتی بکە ئەسیرکوژی خراوە تێمە سەرە ئەم مەباحەسە ها پس مەلا بەختیار پارەدایمی واوە دەسەوە لێ دێین هەر یەکەیان مەتەرێز و مەیدانێکی کوردایەتیە و تێیدا تێدەگەین پاڵەوانە پەرێز پاک و پەیداق بەدەستەکانی شۆڕش کێبوون بەڵێ ئیتر کاکێتی وەکو شۆڕشەکانی دنیا وەکو خەباتی گەلان شۆڕش کێبوون بچێکە پێناسەیەم شۆڕشە ناکە ئەم شۆڕشە احتماڵەن منزوری شۆڕشە کوردیە منزوری شۆڕشە کرێکاری نییە ئای مەلا بەختیار بێ تەکلیفە ڕۆشن کەرەوە منزورتان لە شۆڕش چیە کوردایەتی جا ئەو جار مەجبوری پارەدایمەکانە جەهانە کوردی بێریت بەو پارەدایمانە قەزاوەتکەی نێست بە پارەدایمە نێئۆلیبراڵی تو خەریکی قساکەی لە سەردەمانێکا کە شۆڕشی چەپیت کردگە تەوەجۆ بکە ئالەگرات یەک اتفاقە کەفێ یەک اتفاق ئەنا کۆرۆنیزم اتفاقە کەفێ شێواندنە زەمەن اتفاقە کەفێ ئەمە خەیلێ مهمە ها چون ئالەگرا ئێمە لە ئبتداوە هەروە کە وتمان لە خەیلێ مەسائلە بەردە بناغە مهمە مەسەڵەن لە دانانە کشوەرێکە لە حەملەکردن بە وڵاتێکە لە تەشکیلە هێزێکە عاملە ئینسجام مهمە تۆیشی سوالکەی عاملە ئینسجام چییە ئەو شتەی کە ئەمانە کۆ ئەکاتەوە یەکێتیان پێدا چییە ئەو شتش چییە خۆ پس ئالەگرا یەک چت مهمە ئاغای
مەلا بەختیار ئەو مێژووە کە ئێژێ توێژینەوەم لێ کردگە و دیراسەم لێ کردگە و دامنیاگە بە پارامترەکانە و ئەم کارەی کردگە چین ئەم پارامترانە پارەدایمە نێئۆلیبراڵین جەهانە نێئۆلیبراڵیە بە تەمامە ئەرزشەکانی و بە ئەخلاقە نێئۆلیبراڵی بە دموکراسی و بە مانیفێستە حقوق بەشەر منشورە حقوق بەشەر ئەمتانە لە دەساوێت ئەمە ئەو تاریخە مەلا بەختیار بەحسیەکە شتێکی ترە تێمەسەر ئەو تاریخە ئەمە هەر لەم ڕەجەسخانیە ئەووەڵە و ماساوکردن و هەڵیدا و داری چەپکەداری بەستۆ بە گوڵەش ژاڵە و گوڵە ژاڵی داقی ئەو ئازاد هەورامی و ئازاد هەورامی کردە مەلا چی مام جەلال و ئەو فشە حیزبی و ئەدەبیاتە سەخیفە حیزبی لەم ئەدەبیاتە سەخیفانە جا لە بەمانە لۆژیکیانگەرەکە منتقیانگەرەکە ئینشا ئەنووسن و نامەی دەرباری هەڵەدەن و شان و باڵە خۆیانە دەست و ئازادی خوازی ئەفریقا و ئەمریکای لاتین و ئاسیا و ڕۆژەڵاتی دوور ئێمەش گوێ بدەینە دەردەدڵیەکانی شۆڕش ئێمەش لە ئەلفەوە تایە یادەوەریەکانمان بکەینە مەشقەڵانی ڕێی شۆڕشی ئەم جارە هەی برا ئافرین بیکەرە مەشخەڵانە ڕێی شۆڕش ئەوە ئێمە خەریکی مەشخەڵەکە بوو ڕۆشنەکەین و خاست تەماشای بکە بە مەشخەڵەکە ئەم دەحفە گڵپەی خاس بسێنێ تەوەجۆکەی هاتووهوریانەکەن و بیسیدانە ئوستادە دانشگاتان لە دەورە خۆتان جەم کردگە و قسەیەکی ئەەکەن قسەی لۆجیک ئەەکەن لۆجیک هەستانە بێژن لۆجیک دێ بابزانین چێری قسەکانتان لۆجیکە ئەم شۆڕشەی لە ڕاپەڕینە بەردەوامەکانی جیهانی ئەمڕۆدا جوانیەکانی خۆی لێرە و لەوەی کەلتوری کیشوەرەکاندا دەنووسێتەوە هەڤاڵان هەمومان دەزانین مەلا بەختیار هەر لە تەمەنی نەوجەوانیدا نیازێکی شۆڕژگێڕانە و ڕڤیونیزمێکی ڕاستەقینەی پاش شۆڕشە کلاسیکیەکەی ئەیلول بە ڕۆحێکی ڕزگاری خوازەوە ڕێگای خەباتێکی نزیک بە نیو سەدەی پێدەداتە بەر لەو خەباتەتا کە دەبوو بە کوتاه شۆڕشی کلاسیک و شۆڕشە نوێ یعنی چی؟ یعنی ئەمانە لەسەر مەکاتبە فکریە نێئۆ مارکسیستی هەڵسانە و شۆڕشە قەدیم لەسەر مەکتەبە مارکسیزم هات ئەمانە پەیڕەوانە مەکتەبە فرانکفۆرت بوون پەیڕەوانە مەکتەبە کی بوون لەگرا کلاسیک و نوێ لەسەر چی دەستەبەر ئەکرێ لەسەر سیمایە ڕەهبەران یا لەسەر داڕشتنەوە ئەشۆڕش چه شکلیە بعد ئەمە فەلسەفەکەی چۆنە چۆن دەفاوتە فەلسەفی وەڕوانینیان چه شکلیە هەروە لە خۆی و نوێ و ئەوە کلاسیکە و ئەمە نوێس و چه شکلی ئەوە کلاسیکە ئەمە نوێس بعد هەمە بین هەرێکی گەورەتر و گیانێکی زیندوتری شۆڕژگێڕیەوە شۆڕشە نوێیەکە ڕاستە بکرێ نەوجەوانێک ئەرکەکانی خۆی لەم خاڵانەی خوارەوەدا دەخاتە ڕوو یەکەم لە حەفتاکانەوە ڕوند و کە دەبوو جوڵانەوەی ڕووناکبیری هەوێن و هێزی خەباتە شەکداریەکە بێت بۆیە مەلا بەختیار و چەند هاو خەباتێکی لە ڕەچەشکاندنی و شۆڕشە نوێیەدا کە مام جەلال ئای مەلا بەختیار با من ئەم ڕووناکبیرە بۆ تۆ معنی بکەمەوە تعریفە منە تۆ بێ تعریف ڕووناکبیر بکەرەوە ڕووناکبیر ئەو کەسەسە لە نەزەرە من کە بتوانێ پرسیارێ دروست بکە خۆی وەڵامەکەی نەزانێ و خۆی محاولە بکات بەڵکو و جوابێ بۆ ئەم پرسیارە دروستکە بەمە ئێژن ڕووناکبیر ئەمەی کە تۆ هەر پرسیارێکە ئەیکەی خۆ جواوەکەی ئەزانی لە بەرەوە تۆ ڕووناکبیر نییە عەزیزم ڕووناکبیر تعریفی ئەس بین تعریف ڕووناکبیر بکەن و تا ئێمە بە سوورەتە منتەقی تەکە یەکتریا بڕۆینە بەرەوە مە تۆ حەز بە لۆژیک ناکەی دەی لۆژیک لەسرە تعاریف و لەسرە دەلائیل وێسیاگە پس بێ تعریف ڕووناکبیر بکە بابیانەوە هەر بە هەر دۆفرۆشی ئێژن ڕووناکبیر بە هەر کەسی چواردانە قسەی حەلەق و بەلەق بکە ئێژن ڕووناکبیر ئێوە دەربهترین حاڵەت میرزا بنوویسیش نیەن چون تەوانە خەلقە پرسیارتان نییە نێستان ئەوە من تعریفە ڕووناکبیرم کردو بابیان ئیستا تۆ ئیشارە ئەەکەی ئەدەب یعنی لۆژیکی قسەکردن دەڕستە منیش قبوڵ لێەکەم ئەدەب یعنی لۆژیکی قسەکردن ئیستا تۆ بێ لۆژیکی قسە بکە لۆژیکیش خۆ دەزانی لەسەر دوو کۆڵەکە وێسیاگە تعریف و دەلیل ئەوە من تعریفە ڕووناکبیرم کردو ئێوە گشتانەون و نووسەر و من نووسەرم و من قەڵەمۆ دەسم و من ئەنووسم و من فرە مهمم و بابە گشت کەسێ توانێ بنووسی باجی ئایشش ئیستا ئەتوانێ نەرمەفزار هاتگە تەکە تەلەفۆنەکەی قسە بکە تەلەفۆنەکەی تایپی بکە بۆی 4 ساعت قسەکەوێتە نووسین چی ئەنووسی چۆن نووسەری
تعریف ئەم تعریفە بکەن با ئێمە بفەهمیم چه شکلیە ئەنا هەر نەنە قەمەرێ هەر دۆفرۆشێ بوو گەسۆ ڕووناکبیر بۆ ئێمە بەڕاستی و من خۆم بە ڕووناکبیر دەزانم و تو خێری بێجا ئەەکەی خۆت بە ڕووناکبیر دەزانی تۆ ڕووناکبیر نییە ڕووناکبیر ئەندازیار و ڕچەشگێری بوو بوونە باسکێکی بەهێزی ناو جوڵانەوە ڕووناکبیریەکە ئەوان ئەدەبیاتی ئازادی خوازی و ڕاستانی ڕۆحی برا مارکس ڕووناکبیرە تۆ نیەی تازە و تێئۆریسیەنە و فیلسوفە و ئەمە گشتی قارەمانێتی مارکسە ئەگەر تۆ هاتگی ئێژی وەڵاو پەچە لادێن و پەچەکەت لادە پەچە لادە ئەمە ڕووناکبیریە تۆس دێمە ڕووناکبیری پێ نایژن کاکەیان تو تەرەفدارم مارکسی تو حەزی پێەکەی تۆ مۆدەلت جەدیدە و هاوردکتە و تۆ ئینسانێکی سەردەمیت بە مۆدێکی جەهانی و تەکیا ڕێکەوتگی دێ ئەمە کوا تۆ ئەخاتە قالە بە ڕووناکبیریم بە تۆ ڕەبتێکی نییە مەتن مارکس بە تۆ ڕەبتی نییە تەوەجۆ هیچ ڕەبتێکی بە تۆ نییە مەتنە ئەمە تۆ ناکاتە دەستەی ڕووناکبیران و ئەدێ ڕووناکبی دانیشتن و وتیان حەزەکەین بە مارکسیزم و نە ئەمە ڕووناکبیری پێ ناژنمانە حەزکەرانە مارکسیستن خوۆشیان تێ لە مارکسیست بە بەرداشتە سەتحیە تەوسعە یافتگیە خاوەرە میانەیە حەزەکەن بە مارکسیست تەوەجێت گراغەیە فەلسەفەی چەپگەرایی و سڕینەوەی سیاسەتی نیپۆتیزم و نەریتگەرایی و چەپبەستووییان بە نووسین و گوتار و دیالۆگ و بڵاوکراوەکانی شۆڕش دەبراگەم تۆ ئیسە خەریکی وە قاچە مارکس شەقەوەشێنیت ئەویش بە سوورەتە دەریافتە سەقەت وە تۆ چه ڕەبتێکیەس چه قارەمانێتیە بە تۆ ئەدا اتفاقن ئێوە هاتن سەرزەمینە ئێمەتان نابود کرد کوا ئێوە لە تەحوڵاتە دنیای جەدیدا قەرارتان گرت لەسرە خوێندنەوەی وجودە کوردیە خۆتان تەماشاتان کرد بە وجودە خۆتان و هاتن فەلسەفەیەکی تر دابلژێن دابڕژن لە نەو ئەژیانێکی تر دەچوو چویت کۆپی ئەمەتنە مارکسە هاور بە سەقەت و سقوتی کەوتیتە گیانە مەردم هەرکە دوو وڵاخی بوو سواری بوویت و تە سەرمایەدارە کوشتە دێ ئەمە کامە ڕووناکبیرێتی و قارەمانێتی بۆ تۆ تێری تەوەجود کرد پس ئالەگرا تۆ خەریکی شارلاتانی ئەەکەی ئێوە شارلاتانن دەمام ئەو ئەم ئەڵترناتیڤ و فلانە چت و ئەیدەنە قەیەکتری وە کەلەماتە لاتینی ئەمە تۆ کاتە ڕووناکبیر ئەم کەلەماتە فاڵانج و لومپن و پرۆلتر و سەرمایەدار و ئەمانە تۆ ناکاتە ڕووناکبیر ناتکە بەڵام جوانجار ئەمەش ئاسان نەبوو بۆیە بە دڵنیاییەوە بەشێکی گەورەی ڕووداوەکانی ناوەم کتێبە سەرچاوەکەی لە سۆنگەی بەرپرسایەتی و خەبات بووە لە پێناو پرەنسیپەکانی شۆڕشدا بۆیە نووسەر لە شیکارەکانیشیدا ڕۆڵی کەسی لەو کاکە گیان تۆ هەروە قسە فڕە ئەدەی پرەنسیپەکانە شۆڕش 1 2 3 4 5 6 7 8 بیریان پرەنسیپە شۆڕش کوا نووسراوەتان هەست ئوسولە شۆڕش پرەنسیپ یعنی ئوسولە شۆڕش ئەسڵە 1 ئەسڵە 2 ئەسڵە 3 ئەسڵە 4 ئەسڵە 5 ئەسڵە 6 ئەسڵە 7 ئەسڵە 8 ئەسڵە 9 ئەسڵە 10 کوا بێری ئەم ئەساسنامە بێرە پرنسیپەکانە شۆڕش هەروە لە خۆی و لەکوێ بەحس کریاگە کێ ئەم پرنسیپە شۆڕشانەی دانیاگە براکەم تۆ لە دڵ هیچ مشت و مڕێکی ئیجتماعیە نەهاتکیتە دەرەوە تۆ بە تەرجمەی کتێوەکانە مارکس بە زوانە فارسی تەوەسۆتە حیزبە تودا هاتکیتە دەرەوە کوا ئوسول و پرنسیپە شۆڕشگیری بێرە نێستان دەی بۆ ئیستا لەگرا لە مەتنە ئستفادەی لێکەیت و ئەوە دەستگاهی ئەندیشە سوهەڵی خۆ دەستگاه تۆ دەستگاهە دەستگاهیت دەستگاهە ئەندیشە نییە تاون نەکردووە بە چاک و خراپەوە نۆرمەڵی نەروویەتی نووسەر لەوەدایە کە سەرکردەیەکی وەکو نەشیران مستەفا وەک چۆن بە دامەرزێنەرێکی پاکژی ڕێخستنە کوردیەکە ناو دەبات و هەرگیز بۆی نەفرۆشتووە لە هەمان کات دامێزنەری پاقژ یعنی چی بنیادگوزارە پاک دامەزنێنەرە پاقژ یعنی چی ئەمانە مستەڵەحە کوێن ئێمە دامەزنێرێنە ناپاکیشمان هەست ناپاقش چەپەڵ هەسمان دەی چۆن کاورا خۆی جەریانێ دائەنێ پاک نییە چۆن خۆی کاورا جەریانێ دائەنێ خۆی گوڵ ئەدا لە خۆی براکەم یعنی تۆ کەسێک پیا ئەوێ جەریانێکیش دابنێ ناپاکوێت
ناپاکویت دەی چۆن کاورایە خۆی جەریانی دائنی خۆی گوڵبا لە خۆی کڵاو بنێتە سەر خۆی ئەمە لەکوێ هەست چه شکلیە خۆب ئەمە دامەزنێرە پاک هەروە سفاتە و فڕێدن و ئاواسە ئەقڵە مردم سەقەت ئەکری حاڵیتە مردم سەقەتەوێ نافەهمی حەزی پێکە و تۆ داکتەقەی یەکتریە حەزی پێکە ناز نافەهمێت و چیژیت شەڕی خۆکوژیشی دەخاتە ئەستۆ پێویستە ئێمە ئەمە ببێتە نەریتی نووسینەوەی مێژومان پێویستە ڕق و سۆز پیرۆزی و سوکایەتی لە ئەدەبیاتی خۆناغەکەدا بماڵین لە بری بیرەوەری کە بە خوێندنەوەیەکی جێواز جێگەیکراوەتەوە ناونیشانێکی جیاواز و جیایە و واتادارە چون وەک ناوەڕۆکەکەی نیشانی دەدات ڕێک لە بری بیرەوەریە زۆربەی ئەو بیرەوەریانەی ناو شۆڕشی کرد لە چوارچێوەی گێڕانەوەکان نەدرازاون دەبێت پەیامی بیرەوەری لە دەرەوەی بیرەوەریدا بێ تا ئەزمونونەکە ئاشنا بکا بە ئێستا ئەم نەزمە لە لێنەریتی نووسینەوەی بیرەوەریدا دەگمەنە وەلێ دەتوانم هەر لە ژیانی سێدا لە نمونەی سەرکردە شۆڕژگێڕەکانی ئەمریکای لاتین و ڕۆژهەڵات و ئەفریقا ئەم نوێگەری ئاماژە پێ بدەم بۆ نمونە تازەترین کتێب یاداشتەکانی لویس سیلڤا یەکەم سەرۆکی چەپی بەرازیل کە بە زمانی ئیسپانی نووسران ڕاشکاوانە بە ڕەخنەگرتن لە ڕابردووی چەپگەرایانەی خۆیان بە ناساندنی کارەکتەرەکان شیکاری ڕووداوەکان لەو کاتەوە تا ئێستا سی کتێبی ڕەخنەیی لەسەر ئەو کتێبە نووسراون و بە باشترین کتێبی ساڵی هێرشووە دووەم The Discovery of the India کتێبی جەواهیرلال نەهرۆ کە دەزانین چه ڕاسانێکی گەورەی لە پاش شۆڕژدا هێناوەتە ئاراوە وڵا درۆەکەی وڵا وان نییە وڵا خەڵکی ئەخەڵەتێننێوە تۆ بێجواوە ئەم سوعالە منە بدە ئای مەلا بەختیار ئاو متارەت نووساوە دوای جەنگی جیهانی دووەم چەندانە کشوەرە مستەعمەرەیە بریتانیا و فەڕەنسا ئیعلامە ئیستیقلالیان کرد دوای جەنگی جیهانی دووەم چەند وڵاتە ئەفریقایی ئیستیقلالیان کرد لە بریتانیا گاندیان بوو گاندی بووە باعث بۆ درۆ ئەکەن بۆ گەرەکتانە ئەم نۆرمانەی دنیای نێئۆلیبراڵی بچەکنە ناو پاچەی مردم ئەخە ماتما گاندی چەکارە بوو ئەم مەرتیکە ئێوە وا گەورەتان کردگە ئوسوولەن دوای جەنگە جەهانی دووەم ئەبەر قودرەتێک هاتە مەیدانەوە بە ناوە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دایە ناو دەمە کشوەرهای ئێستعمارگەرە ئوروپایی من جملە بریتانیاوە پێی وتن غەڵەتتان کرێشێ دەست لە ئێستعمارگەری بکێشن و ئەکسەریەتە ئەو کشوەرانەی کە ئەمانە داگیریان کردو بە ئیستیقلال گەین و ئیستیقلالیان کرد هیچ ڕەبتی بە مبارزاتە بدونە خشونەتە گاندینە و ئەی بۆ ئەمە نایژن بۆ درۆ ئەکەن تا ئێستا کاریگەریەیە هەر هەمووی بە شیکاری مێژووی و ڕەخنە لە کارەکتەرەکانی شۆڕژ هاتووەتە پێشەوە سێەم كنت رئيسا للمصري محمد نجيب يكك لها هرباشتني يا داشتكان هروها في حرب فلسطين جمال عبد الناصر كمحمد حسين الهيكل وبوقوي بجورك واداي رشوة روحك جواني شورجيري عربي كردوه ببردع هروها مذاكرات حربي جنرال جياب لفيتنام وشندين كتابي تركا نیشانەی گۆڕانکاری گەورە بوون لە خەباتی ئازادی خوازینەتە وەکانی بندەستا بۆیە پێویستەنەتەوەی کوردیش لەو ڕێژگانە شۆڕژگەورێ بەدەنە پێنجەم مذەکەرات عن حرب الدەوریەی جیبارە سانەوە یەکێکە لە هەرە کتێبە باشەکان کە یاداشتی ڕۆژانی شۆڕشی نووسیوەتەوە بە زمانێکی ڕەخنەیی بە زمانێکی شیکاری بە زمانێک کە میتۆدی مێژووی زانستی زێداون نەکردووە ئەم کتێبەوە ئەم کتێبەیش کە ئێستا دەخرێتە بەردەستی ئەوەی بەڕێز وەک هەموو کتێبێکی تری دیوینەری نیو ئەرێنی هەیە تەنها لە ڕێگەی ڕەخنەی زانستی ڕەخنەگرانەوە دەتوانین بگەینە بڕیارێکی تەندروست لەو بارەیەوە بۆیە لە ڕوانگەی ئێمەی پەیجووری پێناوی زانستی مێژوودا نووسینی بۆترە و گرەوی حزبی کێبەرکێ و کینەی کەسی ئایدۆلۆژیا و میدیای زەرد و زەرکاوی تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچ ئەرزشێکی نییە بەش بە حاڵی خۆم دەتوانم بڵێم ئەم کتێبە جیاواز و جووریە چۆن یەکەم ڕاشکاوانە زیادە و دنیابینی بە پیرۆزانینی سەرکردەکانی ڕەواندووەتەوە و ڕێگای لە بەردەم بوێریەکی بابەتیانە کردووەتەوە بۆ قسەکردن لەسەر کۆناغەکانی ڕابردوو دووەم نووسەرێ سەرکردەیە کە تاوە بۆ ڕۆ نیوسەدە تەمەنی لە تێکۆشانی تەفگەرێکدا دەرخان کردووە بە ڕەخنەگرتن و شیکاری ڕابردووی پارتەکەی خۆی جوانترین جیاوازی هێناوەتە نێو نووسینەوەی مێژووی ڕەخسنە سیاسی کوردیەکانەوە ئەمەی ڕنگدانەوەی ڕاستەقینەی چەپکە گوڵەکەی مام بەسەر وزە و وێنای پێنووسی نووسەرەوە سێم
نووسەر مافی نووسینەوەی ئەم مێژوەی هەیە چون هەموو خاڵەکانی میتۆدی زانستیانەی مێژووی بەرجەستە کردووە لەم خاڵانەی خوارەدا کەسایەتیەکانی هەڵسەنگاندنووە و تایبەتمەندیەکانی خستوونەتە ڕوو لەگەڵیاندا ژیاوە ڕەوشە گشتگیریەکەی بە شێوازێکی گشتی باس کردو و هیچی فەرامۆش نەکردووە ململانیەکانی باس کردووە کە بنچینەی نووسینەوەی یاداش لە خستنە ڕووی ململانیەکاندایە بۆ چوونی خۆی خستووەتە ڕوو کە دیسانەوە خستنە ڕووی بۆ چوونی خۆت نیشانەی بوێری و نیشانەی ئەوەیە کە بۆچی ئەو کتێبە دەنووسی چەمک و دەربڕینەکانی وە خۆی داڕشتوەتەوە بە شێوەی ئەو مێژووی کە لەو کۆناغەدا هەیە بۆ خۆی نووسەرە و زادەی خەیاڵێکی تەندروستانەی ڕەوشی ئێستایەتی و ئێستاش بەردەوامە و پێشتریش درێژە پێدەری گەلێ بەرهەمیترە ئەم کتێبە وەڵامی زۆرێکی تێدا داوەتەوە ئێمە وەکو ناوەندی ڕۆشنگەری چاودێر بڕیارمان داوە کە پانێڵێک ڕێک بڕێن چەند توێژەرێکی گواری مێژوو هەڵسەنگاندنێک بکەن بۆ کتێبە لە داهاتوێکی نزیکدا کاتم زۆر گرتن داوای لێبوردن دەکەم بەڕێز کاک بەختیار ئەگەر وتەیەکی هەبێ با بفەرمێ بۆ ناساندنی کتێبە من مازەرەتم هەست جەماعەتێک مناڵ هاتگن لەگرا خەریکن بە دەورە ماشینەکەی منە فوتباڵەکەن بەکراوندێکی دەنگیان دروست کرد ئومیدوارم کۆی بکەنەوە من مەجبورم لایڤەکە بۆ 10 دقیقێ دابخەم تا ئەمانە کۆ ئەبنەوە دووبارە لایڤەکە لە ئەوڵۆ بکەمەوە